ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. تۆ ببینە لە تەنیشت ئەو خۆشەویستەی لە داستانی ئەلیازە و ئۆدێسەی هۆمیرۆسدا بەدی دەکرێت چەند شەڕ و ماڵوێرانی و زەنجی سیاسەتیەکان هەیە، چەند ڕق و دوژمن و نەیار دروستکراون، یەک ئەلیازە و ئۆدێسە و سەدان شەڕ، یەک هۆمیرۆس و سەدان کالیگۆلا، یەک ئۆرفیۆس و سەدان نیرۆن، یەک سوقرات و سەدان ئەسکەندەر، یەک دانتی و سەدان یۆلۆس قەیسەر، یەک عودی ئەندەلوسی و سەدان ئەتێلای هۆنی، یەک کەناری ئارام و سەدان هەنی بەعل، یەک حوسێن و سەدان زەنجیسخان، یەک حەلاج و سەدان حەجاج، یەک گۆتە و سەدان هیتلەر، یەک ئەنجیلۆ و سەدان مۆسۆلینی، یەک مەولانا خالید و سەدان عەلی کیمیاوی. لە تەنیش جوانەکانی عەشتار و تەمووزدا چەند زۆران بازی و شکست هەیە، یەک مشت فرمێشی عەشتار و تەمووز و هەزاران هەزار گالۆن خوێن لە میزۆپۆتامیا، لە تەنیش سامەکانی سالم و کەرامەتەکانی نالی و بانگەوازە جوانەکانی حاجی قادری کۆیی و تەقەتەقی ڕۆشنگەری چاپخانەکەی حاجی تۆفیقی پیرەمێرد، چەند ڕق و چەند خیانەت و چەند ئابروچوون هەیە، یەک سالم و سەدان جاسووسی تاران، یەک نالی و سەدان سیاسی بێکەرامەت، یەک حازی و سەدان مەلای خەتێ، یەک پیرەمێرد و سەدان قەڵەمفرۆش، یەک مەم و سەدان بەکرۆکە، یەک لاس و سەدان تیر بەدەستی چڵکن، 4300 ئاین لە جیهاندا هەن، کامیان دەڵێن کافرەکانتان خۆش بێ، تا من هەزارت نیشان بدەم دەڵێ بیان کوژن؟ چێ ئەو هەموو ئاین و فەلەک ناسی و فەلسەفە و گۆرانیەی خستە ناو ئامێری ڕقەوە؟ چێ موعجیزەکانی موسای گۆڕی بۆ کوشتارگەی سەبرا و شاتێلا؟ مەسیحنان نەبوو بیخوات، قەشەیەک خاسێکی لە ملدایە 4 کیلۆ ئاڵتون دەبێت. چێ مزگەوتی لە ماڵی حکمەتی هارونەوە کردە شوێنی دژە مەلای جزیری و دژە خانی؟ ئەو هەموو کاغەزەمان لە گۆشی درەخت بڕیەوە تا دارستانێک ڕقی پێ بنووسێنەوە؟ ئەو هەموو سەوزایەمان لە ئاژەڵەکان کردە جادەی دووساید تاوەکو بگەینە مەنزڵگای ڕق؟ ئەو هەموو ڕەوانبێژیە چۆن گۆڕا بەجنێ و ئەو هەموو دەنگکەپڕا چۆن لە مەنزەڵی پڕفرمێشی مێژوماندا ژێر ئاو کەوتن؟ ئەو هەموو دەنگکە پوچە چۆن لە مەنزەڵی پڕفرمێشی مێژوماندا سەر ئاو کەوتن؟
ئازیزانم خۆشەویستانم بینەرانی دیمەن تیڤی جارێک تریش بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە لە ئەڵقەیەکی دیکەی پرۆگرامی مۆمی بەرهەتاو دڵخۆشین جارێکی تر بە میواندارکردنی گەنجێکی هەولێری کە سەرقاڵی پەرەپێدانی بەهرەکەی خۆیەتی ئێمە لە ڕاستی ئومێدمانە و هەوڵمان بەردەوام دەبێ و ئەم بەرنامەیە بەردەوام دەبێت لە پژیریکردنی تواناکانی گەنجان. ئەمڕۆ گەنجێکمان میوانە گەنجێکی هەولێری ئوستاز بەخێر بێت. سپاس. من دەناسم لە نزیکەوە بەس حەز دەکەم خۆشت بە بینەرانی دیمە تیڤی بناسیێنی. هەڵبەتە خۆشحاڵم لە بەرنامە و پرۆگرامی مۆمی بەرهەتاو لە کەناڵی دیمە لە خزمەتێوەمانان. میوانم نەهرۆمە نەهرۆ جەرجیسم شاعی و هەمیش ڕاگەیاند کار کە گوتت وەزە ماوەی زۆر لە ڕاگەیاندی نەهرۆوە نیە؟ نسکەی 3 ساڵە دەکرێت پرسم جیاوازی بنی ڕاگەیاندن و ئەدەب چیە؟ یان لە دیدی تۆ ینی بۆ لە ڕاگەیاندن هاتێ ناو ئەدەب چ لە ئەدەب دۆزیەوە کە لە ڕاگەیاندندا نەبێ؟ ئەدەب پێم وایە ینی پەیوەستە بە ڕاگەیاندن دووشتن لێک نزیکن هەم ئەدەب هەم ڕاگەیاندن بە دیاریکراوەوەی بۆ من گرنگە جێڕانەوەی و چیرۆکانەیە کە ڕۆژانە دەبینی و بەجەسەی دەکەن. ڕاگەیاند کار ئەوەیە کە ڕۆژانە و چیرۆک و حکایەتانە دەبینێت لەسەر شەقامەکان لە نێو ماڵەکان ئەو قەزیە و ڕوودا و بەسەر هاتانە هەن دەکرێت بۆ منە دەکرێتە قەزیەکی سیاسی یاخود جگە لە قەزیەی سیاسی قەزەیەکی ویژدانی و ئەخلاقی دوجار شعریش ئەرکە پێم وایە ئەرکێکی ئەخلاقی و ویژدانیە. من وەکو تێبینیەک لەسەر جیاوازی بینی چکەمیش هەر خۆم دەرچوە ڕاگەاندنم ڕاگەیاندن و ئەدەبیات ماوەیەش ئێزگار زۆر مەسەرەن وایە لە ئێمە گەیاند و کە دنیا وەکو کەونتەر وایە ڕەفەی یەکەمی شعرە ڕەفەی دووەمی ڕاگەیاندنە ڕەفەی سێمی چیرۆکە ڕەفەی سیانەمی درامایە. من پێم وایە تێکست ئێستا تێکستی نوێ بەسەر هەموو جا دەکرێتەوە. یعنی شعر بەسەر درامە بەسەر سیناریۆ بەسەر پەخشان بەسەر ڕۆمان هەموو بوونەتە یەک ینی بوونەتە یەک بەوتەقایان کەمولا ئەوەی کیمیاییەکان پێی دەڵێن کە دوو تخم تێدا تەفاعولەکە یان بێکەوە تێکەڵیانە دەکا. دەی باشە پێشەوەی بچێن ناو شعر بچێن ناو دنیای باس و ئەدەب حەز دەکەم تێکستێکم بۆ بخوێنیەوە. خۆش هاتیەوە ئازیزەکەی ساڵانی زوو چۆن ئەدرێسی بەدبەختێکی بێ وڵاتت دۆزیەوە چۆن لە گۆزەی چاوەکانی مەیلت چوو بەلای گریانی نەهامەتی لێ نۆشیەوە. ئەی فریشتەی ئاسمانی دوور کام نامەبەر باسی شێتی منی لای تۆ درکاندووە لە دەفتەری یادەکانما تۆی بینی وە و زانیویەتی وێنەی چاوتم چرکاندووە. تۆ هاتی تو منت بە هەولێر بەستەوە لە وێرانەی یادەوەریم ورتەی یادی خۆت بیستەوە. نەهاتبای دەبووم بە کۆتری وێڵ و لە دەنجی خۆم هەڵدەهاتم دەبووم بە زریانی شێت و یاخی دەبووم لە وڵاتم دەبووم بە قین چرپەی جوانیم بەدگۆ و پەست و لادەر دەبووم بە شەو ڕووی ڕووناچی لام برسێتی و تێکدەر دەبوو. نەهاتبای ڕەنگە پۆلیسی گشت دنیا مامز ئاسا ڕاویان نابام لە ڕۆژمێری هەندەران ناگۆیەکی بەستە زمان بام. ئەی باڵندەی ڕەزی شادی جریواندت بۆ ڕەوانم
بوویتە بەستەی سەرکەوتن و ڕۆشنت کرد چاوەکانم ئەی چریکەی گەروی پەیڤوو ئەی ڕامانی نێوبرینی تەمیژینی بێ ئەوینی یادگاری من ئەی فرمێسکی بێ زمانی ڕۆژانی بێقەراری من ئەی گوڵدانی زامی شعر و دڵ دەرەوەی ڕۆژگاری من خۆش هاتیەوە لە کۆتایی ئەم شعرەدا نووسی بووم چاوەکانت بە هەولێریان بەستمەوە شەڕی هەردووچیان لە ئەستۆی من بەڵامی تر قەدەر وای کرد پەشیمان بم لە هەم نووسینیام دێڕامیش نووسینیم شعرە بۆچی نازام ڕەنگە حکایەتێکی نەنە باس حکایەتەکەم بکە ینی مۆزوع شعرەکە نییە باش ینی بابەتەکە شعری نییە بابەتەکە شخصیە بالضبط مەقسەدەکە دەوەیە نە شخصیمان دەی باش زمانێکی سادە و پارا و ڕوون جوان زاراوەی جوان بێگرێ نەخۆشێک لە هەولێرێ هەیە ئیلا دەبێت ناو زمانە ئیش بکەنەوەوانە دیارە نەخۆشت نەگرتەوە ئوستاز نارۆ نا مامۆستا تەڵحات حەزم بە مانایە حەزم بە قوڵ بوونەوەیە لە مانا لە وێنەی شعری ئەسڵەن بەڕاستی و ئیشکردن لەسەر وەسف و شوبهە و ئیتر بەگشتی پێم وایە کە شعر دروستکردنی وێنەیە لە ڕێگەی وشە بە کۆمەڵێک وشە تۆ وێنەیەک دەچێشی نیگارێک دەچێشی ئیتر ئەو وێنەی کە دەیچێشی ئەو تابلۆیە ئایا جوڵاوە یاخود ناوە شتێکی ترە بەڵام پێم وایە کە شاعیری باش ئەوەیە کە بە کۆمەڵێک وشە وێنەیەک تابلۆیەک نیکار بکە بیچێشە خۆی ئێستاش ئەوە باوە لە دنیاشەوە باوە ئەو ڕوونیە باوە لەسەر مەسلەی ڕوونی و قوڵی خۆی هەموو شتێکی قوڵ ڕوونە یعنی ئێستا ئاوێک چەندی قوڵ بێ ڕوونترە خۆ دەزانی ئاوی تەنک شێلوە بێ مامۆستا کاروان یعنی ئەو ئەگەر ئێستا مەسەلەن دەریا سپیناوە ڕاست بڕۆسێ 100 لۆری خۆڵی تێکە خۆ بە خەڵ دانەیە لێڵ نابێ شێلو نابێ تۆش مەقسەدەکەت ئەوەیە کە زمان نابێ شێلوکری یان دەبێت سادە بێ ڕوون بێ سەیریکا بن با لەسەر مۆزوع نمونەیەکت دەمێ ئێمە لە ئەدەبیاتی ئێمە عەبدوڵڵا گۆران مامۆستا عەبدوڵڵا گۆران زۆر بە ڕوونی هێنایی زۆر بە شەفافی عەرەب ناوێری ناوە ئەدەبی کریستاڵی ئەدەبی کریستاڵی یعنی ئەو دیوش لێ دیارە یعنی ئەوەندە ڕوونە ئەو دیوش لێ دیارە لە پاش هین لە پاش نەمانی گۆران لە پاش هاتنی حزبی بەعس بە تەحدید کورد ناچار بوو ڕەمز بەکاربێنێ یعنی زۆربەی شانۆگەریەکانی ڕەنگە مامۆستا کاروانیش لەبیر بێ لە شتاکان یان پێش ئینتیفازە زۆربەی شانۆکارە کوردەکان ناچار بوون ڕەمز بەکاربێنن بۆ مقاومە یعنی مەسەلەن کەو سمبولە بۆ خیانەت ئەسب سمبولە بۆ شۆڕش کانی سمبولە بۆ زنە و بەردەوام بوون و هەڵقوڵان پاییز سمبولە بۆ هەڵوەرینی باڵێن دەسەڵات دارانی داژیرکەر زۆربەی شانۆگەریەکان ناچار بوون بڵێن کوشتنێک لە غەزا نەک بڵێن کوشتنێک لە سلێمانی چکە ڕقابە ڕێگەنێدان بڵێ سلێمانی ناچار بوو ڕەمز بەکاربێنێ ڕەمزی زعتەر و ڕەمزی نابلس و قەزەی فەڵەستینی و یان کوریایی شیمالی کە شوعی بوون یعنی حکوومەتی عێراقی ئەو دژە ئەمریکیەکانیان خۆش دەویستەوەوانە کورد ناچار بوو لەوە ڕەمز بەکاربێنێ ئەم ڕەمزە وردە وردە بوو بە نەخۆشی بوو بە نەخۆشی خۆشاردنەوە لە پشت زمانی ئالۆز دەگەی چۆنە زمانێک کە نەڕوونە یعنی ئەوەی عەبدوڵڵا گۆران دەستکەوتی کردبوو ئەچکە عەبدوڵڵا گۆران زۆر ڕوونە دەڵێ بەرە بەیانە کانێکی ڕوونی بەرتریفەی مانگەشە و لە ژێریا بلەرزێ مرواری زی خوچە وازح بە ئاسمانەوە ئەستێرەم دیوە لە باخچەی بەهار گوڵم بۆ نمونە ئەم
هینا ئەم نەخۆشیەی خۆشاردنەوە لە پشت زمانی ئاڵۆز لە ئەدەبیاتی کوردی بەشەشی با بڵێن داگیرکاری و زوڵمی بەعز بوو لە ئەدیبان و نووسەران بەشەکی دواتر بۆ نەخۆشی ئێستاش هەندێک لەو نەخۆشیە ماوە دڵخۆشم بەوەی کە تۆ نەچیە ژێرباری ئەمایانی من وەک خۆم زۆر ینی چێژ لە شعری سادە دەبینم باش من چێژ لە پەشێو دەبینم کە زۆر بە سادەی دەنووسێتن بە کۆمەڵێک وشە کۆمەڵێک پەیام و مانا و ئیتر وەسف یاخود وێنە دەگەێنێتن یاخود بوونمە لە شاعرە بیانیەکان چێژ لە نزار قەبانی دەبینم کاتێک بە زمانێکی سادە کۆمەڵک وێنەی زۆر نایە دەچێشێتن کۆمەڵێک پەیامی باش دەگەێنێتن لەو بوار و ینی ئامانزی کە خۆی گەرەکێتی خۆی مەبەستێتی دەوێتە و گۆڵەی هەیە بیکاتن بە کۆمەڵێک وشە زمانێکی سادە و پارا و ڕوون قسەکەی خۆی دەکات یاخود هێمن مکوریانیەویش بە هەماشەوە زمانێکی سادە و پارە یاخود بوون شێرکە بێکەس لە سەرەتای نووسینی زمانێکی سادەیە بوو بەڵام هەوو بوو کە دواتر گۆڕا بۆ زمانێکی قوڵ و زۆری تریشان بەڕاستی بوون هەژار مکوریانی یانی ئەوانش کە زمانێکی سادیان هەبووە لە بەشێک لەوەکان و ئەوانەی کە ئێستاش دەنووسن بەشێک لیان لەوانە زمانێکی سادە بەڵام بەشێکیش ئەسڵەن ئەو زمانە قوڵەی کە پێی دەنووسن پێیان وایە کە داهێنانە پێویستەکە شعری کوردی بەرەو ئەوە تەکان لێ بدرێتن بە زمانێکی قوڵ و پڕگرێ بێتن وەڵام من وەکو خۆم چێژ لەوە نابین مەسڵەن ئەسڵەن هەر چێژ لە شعری قوڵ نابینە قوڵ نە ینی بزەبت ئالۆز بەگرێ لە ڕووی وشەکاری و مانەوانە زمانێکی سادە کۆمەڵێک وشەی سادە گەیاندنی پەیامێک و دواترەوەی کشتەی کە خۆت مەبەست هەر وەکو سەرەتا گوتم ئەو وێنە و نیگار و تابلۆی کە خۆت دەیچێشیت دەی باش ئەمە شەریشترمان لە تۆ دەی باش دواتر دینەوە سەر گفتوگۆکان پێکێک لە خوماری محیبەت لە سەوزەڵانی دیداری تۆدا هەستم بە گەورەبوون کرد لە دەربەندی چاوەکانت خۆم وەک پەیامبەری دەریا و ئاسمانی شین سەدەف و تەیر دیوە باڵت بە وشەکانم داوە باڵت بە وشەکانم داوە لە سۆراغی فڕینی ڕستەکانم دەپرسی وەک کەروێشک لەسەر سنگم شوێنێکت هەڵکۆڵیوە ماڵی بوونتە من دڵنیام شار لە خامۆشی و کوچەکان لە مەستی بێدەنجی دەرباز دەکەی من دڵنیام وەک ویرتخانەی ئەڤینداری شەو شعر بەگۆ دێنی من دڵنیام کارەسات ئەوەیە تۆ وەک من نیت لای من ئاسمان ڕەنجی خۆڵە مێشیە دەریا بە بڵێسەی تەنیایی دەسووتێت دەمەوێت لە درەختی باڵاتە لق دەرکەم دارستانەکانت بە بارانی چاوم ئاودەم لە دامێنی چیای باڵات تێراو بم و جەستەم بەهۆی جەستەت خاکاو بێت لە شەوی قژتدا ئەستێرە داگیرسێنم لە ئەشکەوتی دڵتدا قاچاق باڵندەی هەستم زیندانی بکەم و ئاگر بنێرمە پەڕی خەیاڵەکان لە کانیاوی برینداران مشتێک ئاو بە ئادگارمدا کەم دەمەوێت ماتەم بۆ خۆزگە سەرگەردانەکانم ساسکەم و لە مەستی وشەکان خۆم بدۆزمەوە تۆش دەتەوێت لەگەڵ شاردا دەردەدڵ بکەی لەگەڵ منداڵە چاو سەوزەکانی کۆڵان و قەرەجیەکی دەستقڵی شاو خولیاکانت بەشکەی گوڵ بچێنی لە قوتابخانەکان لە هەتاو ڕووناچی بتزی و پڕشنگەکەی دیلکەیت تۆ دەتەوێت تا کازیوە
لە پەرستشدا مەست بی و لە وێستگەکانی سەفەریش چەپکێک گۆڵ بۆ گارسۆنەکان جێبهێڵیت. سوپاس. دەست خۆش. سوپاس نەهرۆجان، دەستان خۆشبی هاوڕێیان. دەستان خۆش هاوڕێ. سوپاس. کاکە نەهرۆ زۆر جانگلەی لێوە دەکرێت کە دەتانەوێت باز ندەن و بگەنە شهورەت و بگەنە هەموو شتێک. ئەم قسەی ڕاستە غەڵەتە حەقە ناحەقە؟ نا مامۆستا بە ڕاستە خۆی بەپێی مروری زەمن یاخود بەپێی قۆناغ و تەمەند دەگۆڕێتن، بەڵام لە کاتی نووسین خەیاڵ ڕۆڵی سەرەکی دەبینێتن. ینی پێم وایە ئەوەی کە دەنووسرێتن بەشێک ینی بەشێکی زۆر پەیوەستە بە خەیاڵەوە. ینی لەگەر سەر ئەو بارەیە کە ئەسڵەن شاعیرێت و گەمە و گەمەکاری کە بە وشەکان دەیکاتن بە و زهنیەت و بیر و خەیاڵە قوڵ و فراوانەی خۆی هەیەی ڕۆڵ دەبینێتن و دوجار دەکرێت لە ڕێگەی منطقەوە وش پلانی کەوت بۆنە من زۆر جار هەنسێک کە حادەتەن چۆن شعرم نووسیوە ئەو کاتانی کە بەشێکی زۆر جار پشتم بە ئیلهام بەستووە. ڕاستەخۆ شعری ڕاستەخۆوانە ئیلهام نووسیمە، بەڵام زۆر جاریش پلانم بۆ داڕشتووە. ینی دەمەوێت لەسەر ئەو بابەتە بنووسم، هەیکەلەکەم بۆ داڕشتووە، دواتر چوم ورەکان یا چەندی ڕێکم لێ داڕشتوە، دواتر هاتم بە منطق و لۆجی و کاتم پێبەخشی و نووسیمە. خۆی یەکێک لە باڵێن شاعریانی نەوەی پێشە من جارێکیان قسەیەکی کرد، نازام حەقەیاننا، گوتی بەدبەختی گەنجەکانی ئێستا لە چدایە، یعنی لەوەی لە هەشتاکان دوو ڕۆژنامە هەبوو، هاوکاری و ڕۆژنامەی عێراق، ئەو دوو ڕۆژنامەیە بوو، گووارە شەو ناوی ڕەنجین بوو ماگانە دەرەچوو، ئیتر ئەگە دوو تا لێو بڵاو کردوایەوە تۆ دەبێت نووسەرێکی باش یان ناودارە بووی، لەبەرەوەی لە زاخۆ بۆ بەسڕا ئەم ڕۆژنامەیە تەوزیع دەکرا، دەخۆی ناخۆی ساوارە ئەو دوو ڕۆژنامەیە هەبوو. ئێستا نەگبەتی یان بەدبەختی ئەم گەنجانە لەوەدایە شتی باشیش دەنووسن، وەکو ئاردی ناو هینی لێدی ناو دڕک، یعنی لە فەوزای سۆسیال میدیا و فەوزای ونەبێت توانە ڕاستەقینەکان ونەبێ و ئەمە وا دەکا ئەوانەی توانێت ڕاستەقینیشان هەیە تۆزە بێ ئومێد بن لەوەی حەق خۆیان پێ نادرێ، تۆ ڕئیت وەکو ڕاگەیان کارێکیانی لەسەر مەسلەی سۆسیال میدیا و ونبوونی ئەو بەهرانە و دابەشبوونیان و دەزای مامۆستا سۆسیال میدیا باش و خراپی بێکەوە تێکەڵ کردووە، ینی چۆن دەڵی تەڕوشکی بێکەوە سوتاندووە بسەوەدا و مانەیانی بە کورتی ئەگەر تعبیرێک لە سۆسیال میدیا و دۆخی ئێستای سۆسیال میدیا بکەین ئەوەیە کە تەڕوشکی بێکەوە ستۆندە، ینی باش و خراپی بێکەوە ستۆندایی ناتوانیت تۆ باش لێک جاکەیتەوە یاخود خراپ لێک جاکەیتەوە. ڕەنگە زۆر جار باشەکەش بۆی خراپەکەەوە تێبکەوێت یاخود دەستڵەن زۆر جار خراپەکە بەهۆی باشەکەەوە پیشان دەدات کە باشە، بەڵام ڕەنگە لە ڕاستیشدا وان نەبێت. تۆ ڕاگەیان کارێکیانی ڕۆڵی با بڵێن ئەو پەرتو بڵاویەی توانای گەنجان لە سوسیال میدیا هەست پێ دەکەی ینی زۆنیانی ینی هەست دەکەی یەکێک باڵێن ناودارێکی وەگرتە لە شێک لە گەنجەکان لە ینی کە مستحقیش نییە وەکو تێکەست وەکو هین، حزبیش لە پشتە، دەسەڵاتش لە پشتە، سایتی لە پشتە، سوزانم دەکرێت گەورە بکرێتن مامۆستا، ینی ئەوەی مەبەستەکە بە پلان بۆ نمونە کەساتێکی دیاریکراوە بە پلان بۆ ئیش لەسەر ئەوە دەکرێت کە گەورە بکرێتن بەرەو ئەو مەبەستە بێت یاخود ئەسڵەنەوە کەسێکە لە پشتێتی دەوێت گەورە بکرێتن، ئینجا دەگەڕێتەوە سەرخودی ئەو کەسە ئەو کەسە ئەو توانایی تێدایە کە شانی گەورە بوون بێت یاخود شانی گەورە بوون نەبێتن، ونە بەشێک لەوانە کە نەناسراون گەورە دەکرێن شانی ئەوەن کە گەورە بکرێن، بەڵام بەشێکیش لەوانە کە نەناسراون دواتر دەناسرێن شانی ئەوە نین کە گەورە بکرێن بۆ دواتر بە پێی مروری زەمە بە پێی تێپەڕبوونی کات دەردەکەوێتن ئەو کەسە کە توانای معریفی و توانای سەقافی و ڕۆشنبیری و بیرکردنەوەی چۆنەوە مامەڵەکردنی چۆن دەبێت. دەی باشە من لە شتێک دڵنیام کە بینەرانی ئێمە شایانی ئەوەن تێکستی شتی ئەم بۆ بخوێنەوە ئوستاس. نیوە شەوە گڵۆپەکانی سەرشەقام پەیتا زویر دەبن، دڵدارەکان وەکو مناڵ
لەسەر چرپای یەک ژیر دەبن پەنجەکانی دار سنەوبەر هۆن هۆن دەگرین پەنجەکانی دار سنەوبەر هۆن هۆن دەگرین بە چەنجی ڕەشەبای لاسار ئاوازێکیش بۆ ئارامی خۆی دەپشێن تا نێو کەلێن و قوشبنی شار شاعیرەکان سەفەر دەکەن بۆ دوورگەی داستانی خەیاڵ لە بەندەری مەی خۆ دەشۆن وشک دەبنەوە بە شەماڵ نیوە شەوە گەرووی وشە هێڵنجی دێ بۆ چەندین خەونی پڕ نسکۆ گەرووی دووکەڵ دەئاغفێتن لە چەندین هیوای نێوگە و کۆ نیوە شەوە سترانێکی گەرووی پڕسۆزی شنەبا گەڵا دەهێنێتە سەما نیوە شەوە ئازیزەکەم نیوە شەوە نائومێدی لاپەڕەی مرازانی ژین مرازانی جگەرگۆشەم هەڵدڕ هەڵدڕ لێ دەدڕێنێ نامۆیی دێ و گوڵە گەنمی تازە بەهار دەکرتێنێ نرکە و بۆڵەی خۆزیاکانم گەورە نابن بەدار دەیژمێرم کۆڵان کۆڵان گەڕەک گەڕەک نابن بە شار بەڵام کاتێ دەزانم هەیت چی هەژمەتی دنیام هەیە لە گشت لەشمدا دەتەچێ دنیای سەرە و نخوونی من لە خەوی قوڵ ڕادەتەچێ دەبتە ئاسمان گزنگی هیوای لێ دەچێ نیوە شەوە ئازیزەکەم نیوە شەوە دەستان خۆش دەست خۆش دەست خۆش کاکە نارۆ نهرۆجان لە بواری ڕاگەیاندن باش وە لە بواری شعریش ئەو ئاستەنگانە چین ئەو لە پەرانە چین تووشی گەنجەکان دەبنەوە یعنی جیلی ئێوە ئەو لەم پەرانەی کە تووشیان دەبێتەوە چییە با من ملاحەزەی بدەم بۆی ڕووبێتەوە گەنج لە هەموو کۆمەڵگاکانی بەشەری لە هەموو کۆمەڵگاکانی تر دوو کۆڵەکەی ئەساسی هەیە سەرەکی هەیە بۆی کۆمەڵگای باشەی دەرچێ یەکەم گرنگیدانە بە توانای گەنجان دومین یەکسانی جێندەریە یعنی هیچ کۆمەڵگایەک نییە لە کۆمەڵگای بەشەری بەبێ یەکسانی ژن و پیاو بەبێ گرنگیدان بە توانای گەنجان بوو بێتە کۆمەڵگایەکی شارستانی و ژیاری لەم کۆمەڵگای ئێمە دەبینین ئەوەی مشکلی هەیە توێژی ژنانە و توێژی گەنجانە یعنی گەنجەکان تەنانەت لە مەجلیسەکاندا ڕێگەیان نادێ قسە بکرێ لە فیستیڤالەکان ڕێگەیان نادرێ لە تایینبوون ڕێگەیان نادرێ لە موئەسەسات ڕێگەیان نادرێ یعنی من دائیرە چوومە 15 مۆزەف دانیشتون هیچیان کۆمپیوتەر نازانن کەچی مهندسی کۆمپیوتەر دەبینم لە سەهۆڵەکە یان لە ئیسکان دانیشتە بێ ئیش ئەو لەم پەرانم بۆ باسکە یعنی ئەگە تۆم کردە نوێنەری جیلی خۆت نوێنەری نەوەی خۆت و ڕاگەیان کاری و وردەکاریەکان داگالێ ئەو لەم پەران و ئەستەنگانم بۆ باسکەکە تووشی نەوەی ئێوە دەبێتەوە نەوەی گەنج جیلی ئێمە بە تایبەت ئەو بربەست و هەن لەنگەر و شتانی کە دێنە پێشی بۆ نکاتێک دەوێت بەرەو شتێکی نوێ بڕواتە شتێکی جیاواز ینی تاقیب کاتەوە و شتێکی گەورە بێتیان بەراورد بە هاوتەمەنەکانی تریاخود لەسەر ئاستی کۆمەڵگە بە تایبەت ها ئێمەکە بۆنە دەکرێت بڵین لە کۆمەڵگەیەکی دواکەوت یاخود نیمچە دواکەوتوین ئەوەیە کە لەلایەن کۆمەڵگاوە جگا لە خێزانەوانە بربەستەکان دروست دەکرێت کۆمەڵگە بە دەرەجەیەک ینی بربەست دروست دەکاتەوە بربەستەکان بۆ زۆر جار ناکرێت ینی ناتوانیت ئەنجامی بدەیت تۆ لە تواناتدانە وەکو گەنجێک لە هیچ بازنەیەک لە بازنەکانی ئەم کۆمەڵگایە
پێدراوە پێت گوتراوە تۆ بنرخی لە مەکتەب لە کۆڵان لە نەتەوە لە بەنرخ یعنی بڵێن تۆ بەهرەمەندی ینی ئەو بەهرەیان وەرگرتبی زەوی مامۆستا خۆی چۆنە ینی هەردوو دیو هەیە هەم ئیجابی هەم سلبی هەم ئەرێنی هەم نەرێنی هەیە دەکرێت بڵێن نەرێنیەکە سلبیەکە زۆرترە بە دڵنیاییەوە ینی لە کۆمەڵگەی ئێمەدا نەرێنیەکە زۆرترە بەوەی تۆ بە شتێک بێت ینی زۆر جار ئەسڵان سوکاتی پێ دەکەن بۆی تۆ بۆ شتە بکەیت یاخود بربەستی ترت بۆ دروست دەکەن یاخود لەلایەنی پەیوەندیدار بوونەوە ئەو کێشێت بۆ چارەسەر نەکرێ ینی ئەو بابەتێکی ترە هەڵبەتە و بۆنەوەی کە بۆ گەنجانی ئێمە هەیە ئەوەیە کە سوکایەتی یاخود ئەوەی کە وەڵامێکی بەرسڤێکی نەرێنی پێدەدرێتن تۆ ناتوانیت ئەوە بکەیت بەڵامی تر دەگەڕێتەوە سەرخودی ئەو گەنجەکە ئایا چەند وزە و ئیرادە و توانای هەیە تا چەند ئامادەیەت بە هەموو بربەستەکاندا زاڵ بێت بۆی بگات بەو شوێنەی کە خۆی دەوێت کە خۆی دوجار لە زیهنی خۆی ئەو نەخشەی کێشاوە ئەو گەنجە لە زهن و خەیاڵ و ئەفکاری خۆی نەخشەیەکی کێشاوە بەرەو ئامانزێکی دیاریکرا و دەوێت ئەو ئامانجە بپێکێت هەرچی بربەست و لەنگەرێک دێتە پێشی دەکرێت میانی ڕوودا قسەیەکێ پێم وابێت عەرەبێکە ینی بیریارێکی عەرەبە دەڵێتن لە کۆمەڵگەی بۆ من ڕۆژهەڵاتیەکان کۆمەڵگە شەرقیەکان ئەوانەی کە سەرکەوتوو دەبن ئەوانەی کە سەرکەوتوو دەبن یعنی بربەستیان بۆی دروست دەکرێت یان نایڵن کە سەرکەوتوو بێتە کە دەکەون بەڵام ئەوانەی کە لە ڕۆژ ئاوا سەرکەوتوو دەبن دەکرێت یان بۆ ڕێگەکەیان بۆ ڕۆژکرد و باشتر ینی زیاتر ویان لێ دەکەن کە سەرکەوتوو بێت یان ئەسڵەن ئەوانەی کە کەوتونە لە ڕۆژ ئاوا یارمەتیان دەدێت کابرا لە ڕۆژ ئاوا کەوتووە باش یارمەتی دەرێت دەستی دەکرێت بۆی هەڵسێتەوە بەڵام لێ لای ئێمە کابرا ینی هەڵساوەتەوە ڕێگەی لێ دەگرن ئەتاکو بکەوێت ئەوەی بابەتەکە بەڵام بەگشتی نەرێنیەکە زیاترە و بۆ سوکاتیە یاخودە شتێکی ئەسڵەن گەورەترین نقطە مامۆستا بە کورتی ئاماژەی پێ بدەین بە پەختیەوە بڵێن نا یعنی وەڵامی نا بۆ ئەو داواکاری تۆ هەتە بۆ ئەو ئامانجەی تۆ هەتە بەڵام دەگەڕێتەوە سەر وزەی خۆ سەر ئیرادە و توانە و لێهاتووی خۆت یاخود هەولێری دەڵێن ڕووقایمی تا چەند ڕووقایم و عینات دەبی بۆ ئەوەی بربەستەکان ببڕیت و بگەیت بە ئامانجی دیاریکرا دەی ئێمە دڵخۆشین بە وزەی ئێوە ئوستاس دڵخۆشین بە بەهرەتان بە بەردەوامیتان من کە دەبینم یعنی منداڵە مەسوو زیاد دەکا لەو بەرە شاعیر زیاد دەکات لە گەنجان زۆر دڵم پێخۆشە علاقەل هاوسەنجەکە ڕاگرین یاخوا سەلامەت و سەرفرازبی دوای سەرکەوتن و سەرفرازی بۆ دەخوازم دوایین تێکستمان بۆ بخوێنەوە تۆ ئەمڕۆ گەورەت کردین دڵخۆشت کردین ئەمە بەرنامە و تەلەڤیزیۆنی گەنجانە هەر کەسێ توانایەکی هەبێ و وزەیەکی هەبێ ئێرە ماڵ و شوێنی خۆیەتی دووبارە بەخێری زۆر سوپاس نامۆیی دایۆ دەزانی خودایم کەونەش منی خۆش ناوێ تازە لاو بووم تازە کەزی و بچی کچانی شارم بەدگومان دەکرد و گازم لە سێوی ئەربا ئیلۆ دەگرت تازە لە میحراب و شۆستەی بەندەرەکانی شار خەندەم دەبریسکایەوە وەکو مناڵێکی ساوا قاقام پێی دەگرت هەیهات دای و هەیهات ساحیرەکان سحریان لێم کرد جنۆکەکان نەخشەی لەشمیان دڕاند قاقاکانمیان دزی و دڵ تەنجیان جێیەشت شێت ببووم مرۆڤێکی بێخەوش بووم شکۆیان ئەتک کردم ساحیرەکان وایان کرد گوڵی غەریبیم بەتەمەنتر و بەبۆنتر و کەشخەتر بێت شێتیم عاشقی تەمەنی خۆی بێت شعر لە خانەی خەم جێم بهێڵێت بۆ هەمیشە بولبلێکی خەمگین ببێتە سایەوانم بانگم بکات ئەی خەڵکی کەنعان
ئەی دێوانەی ڕووناچی وایان کرد باران ستەم لە گوڵەکانم بکات و تریفا ڕێگەکانم بۆ ڕۆشن نەکات تووڕەیی شەرابی بەختەوەری و ڕق خۆشترین بۆنم بێت ماسیەکانی حەوزی خەیاڵمیان کوشت ماسیەکانی حەوزی خەیاڵمیان کوشت بە خەنجەر سنگی هەستمیان کون کرد گەنمی وشەکانمیان سوتاند و کتێبی ژینمیان بە دیاری بۆ گردان برد چرایان لێکردمە تارمایی ئاوازی کەمان تێگوەشێن و مەقامیش زریان وایان کرد چیدی ماڵێک لە ڕێحانە شەو بۆ شەراب میلۆدیەکی بیتهۆڤن تابلۆیەکی ڤانکوخ بەیتێکی پەشێ و چامەیەکی نزار قەبانی ڕووناک نەکەم و شعر ئاسا بنیادی نەنێم هەڕەشەیان لە ڕەچەڵەکی شعر و گۆرانی کتێب و تابلۆ باران و باو خەیاڵ و زەیتون و شەراب نور و شعر کرد گۆرانیەکەی نێو دڵم هەڵفڕی شاری پەست و بێزار کرد لە کوڕەکەت ببوورە دایە لە کوڕەکەت ببوورە دەستەکانتان خۆشبی دەست خۆش ئوستاجیان ئێمە دووبارە بەخیراتن دەکەین ئەمە ماڵی تۆیە ماڵی هەموو کەسێکە خزمەتی ئەدەب بکە خزمەتی هونەر بکە ئەم بەرنامەیە بەرنامەی ئەو کەسانەیە کە وزەیان هەیە و بەهرام هەیە دووبارە بەخیراتی ئەزیزانم خۆشەویستانم بەم جۆرەش دێینە کۆتایی ئەم پرۆگرامەیش پرۆگرامی مۆمی بەرهەتاو ڕێز و سڵاوی ئامادەکاری بەرنامە مامۆستا و هاوڕێ و ئازیزم کاکە عەبدوڵغەفەر عەبدوڵڵا بفەرمونون زۆر زۆر سپاسی هەمیشە ئامادەی کاکە کاروان و هونەرمەندی ئازیز کاکە کاروانی نەی مامۆستا ڕەوان کاکە ئەرکان کاکە ئالان بەڕاستی هەموو جارێ هیلاکتان دەکەین کاکە کاروان سپاس بۆ ئێوە ئیتر بە گۆرانێکی هونەرمەند کاروانی نەی کۆتایی بەم بەرنامەیە دێنین تا بێگەیشتنەوەیشتر خواتان لەگەڵ هەر شاد بن چاوی کچەکەی من لە چاوی ئەو دەچێت چاوی کوڕەکەی ئەو لە چاوی من دەچێت ئێستا هەردووکمان هەر یەکەو لە ماڵەکەی خۆیدا لە ڕێ ڕوخساری منداڵەکانمانەوە پێکەوە دەژین بۆ لە بیرکردنی خۆشەویستیەکەی خێزانی پێکهێنا و منداڵیشی بوو ئێستا کچەکەی ناوی کانیە بەڵام خۆی گۆزەیەشی شکاوە
براشی چاوی جان براشی چاوی اره برشانگی بروی جان برشانگی بروی ای هوار اخری جای خواهی جان اخری جای خواهی اره میولو دلشا جان میولو دلشا ای هوار بربین ای خواهی جان بربین ای خواهی اره هاوی با قربان جان هاوی با قربان ای هوا یک نشمیل نوه جان یک نشمیل نوه بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم.